گفتوگوێم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەریوان نەقشبەندی شارەزا لە کاروباری ئاینەکان. کاک مەریوان سڵاو لێبێ بە خێراتی. زۆر سپاس. بە خێراتی سەرچاو. کاک مەریوان هەڵبەتە جەنابی شتاگەداری لەو قسانی کە دەکرێت 500 میلیۆن دلار دیار نەماوە. بە بڕوای تۆ ینی ئەم مەبلەغە مەبلەغێکی کەم نییە بڵێ حساب و کتاب هەڵەی تایە ڕقم هەڵەی تێدایە پارەی لەم شێوەیە بۆ ون دەبێ. بە ناوی خوا بە تاکید دیارنەمانی یان نەگەیشتنی لە 125 ئەو پارەی کە کۆکراوەتەوە کە نزیکەی 2 میلیارد دلار وەکو هەموو ئاژانسەکان و دەسەڵاتدارانی غەزا ئاماژەیان بۆ کردووە. ئەمە بەڕاستی گرفتێکی گەورەیە کە هەموو خەڵکی دنیا بە تایبەتی موسڵمانان ئەبێ نیشانەی پرسیاری لەسەردا بنێن و بزانن کە بابەتی خێرخوازی بەو ئیتیجاهەن نییە کە هەندێک گروپی ئیسلامی سیاسی لە ناو قەوسێکە سوودی لێوەربگرێت. ئەم کۆمەکە کۆمەکی مرۆییە. خەڵک کاتێک کە پارە ئەدا لە هەر شوێنێکی دنیا بە هەرێمی کوردستانیشەوە پشت بە سایکۆلۆژیەتی یان بە هەستی ئاینداری خۆی هەستی خێرخوازی خۆی کە ئێمە میلەتێکین لێمان قەوماوە چەندین جار لێمان قەوماوە و چاوەڕێمان کردو کە خەڵکی هاوکارمان بکە. بۆیە لەم چوارچێوەدا دیارنەمانی پارەی خێرخوازی بەڕاستی گرفتێکی زۆر گەورەیە و مەفروض وایە لە هەموو وڵاتێکە بە دوواداچوون بکرێت کە بۆچی ئەم پارانە دیار نەماون و کێ لە پشتیوەتی. ڕەنگە پرسیارێکەوە بێ بڵێ ئەم هیچ وەسیلەیەک نییە یان هیچ بەڵگەیەک نییە کە ئەمە کرابێ، بەڵام لە ڕاستیا بەڵگەیەک جار زۆرە. هەر بەڵگە لەسەر زاری خۆیانەوە ئەم بەڵگانە براوکراوەوە جگەلەوەی کە هەرچی کەناڵی میدیای دنیا هەیە بڵاوی کردەوە. اینجا ئەمە هەر ئەم بابەتە نییە کە تەنیا لە هەندێکیان دەڵێن بۆ ناشرینکردنی ڕێکخراوە خێرخوازیەکانە کە پارەیان کۆ کردوێتەوە. نەخێر بە هیچ شێوەیەک شتی لەو بابەتە نییە. ئەو ڕێکخراوە خێرخوازیانەی کە لە ناو قەوسێکەوە کوتم ڕێکخراوی زیاتر ئیسلامی سیاسین زۆربەی جار ئەمانە یەکەم جارە پشتە بەسن بەم کۆمەکانە بۆ دامەزراندی کۆمەڵێک خەڵک هەری کار بۆ کۆمەڵی خەڵکی تایبەت بەخۆیان دۆزنەوە. هەندێکیشان سوودی لێوەرەگرن بۆ لایەنی سیاسی کە ئەوش زۆر وازەحە لە زۆربەی وڵاتان ئەو حاڵەتە بووە. بەڵام ئەو تەجاوزاتانەی یان ئەو فەسادی کە لەو پرۆسەیە ئەکرێ زۆر ئاسانترە لەوەی کە لە پرۆسەیەکا بکرێت کە لە ڕێی بانک و سیستەمی بانکی ئەوانە بڕاتەوە. ئەزانی ئەو پارە و کۆمەکانی کۆکرێتەوە هەمووی بە ڕێگەی بەدەست بە نەقد بە کاش کۆکرێتەوە. سەر بنەمای سیخە و متمانە. بەڵێ ئیتر دوای ئەوە کۆی ئەو پارە چەند کۆکراوەتەوە ئەوانە ئەوە خۆی و خوای ئەو کەسەی کە ئەو پارە کۆکاتەوە. بەڵام بەڕاستی نابێت لێرە ڕێکخراوە ئیسلامیەکان یەکسەر پەلاماری خەڵک بدەن بڵێن ئەوە ئێوە دژایەتی ئیسلامەکەن و ئەمە بابەتێکە هەموو دنیا کە قسەی لەگەڵاکە هەموو ڕۆژێ میدیایی لایەنە ئیسلامیەکان ئەڵێ ئەوەنە ملیار دلار لە هەرێمی کوردستان دزرا ئەوەنە پارەی نەوت دزرا ئەوەنە هەموو ڕۆژێکم بابەتە باسەکەن. خۆ پارە هەر پارەیە هی خەڵکە ئەوی تری شەری خەڵکە و لە خەڵکیان وەرگرتووە کەواتە بۆیە باسکردنی ئەمە ئەبێ بە مەدروسی ئەگەر لە حاڵەتێکان نەفیەکەن ئەبێ بەڕاستی بە دەقیقی نەفی بکەن. دکتۆر علی قەرەداغی کە ڕەمزێکی گەورەی ئیخوان موسلیمینە لە دنیا بەعەلەنی خۆی ئەڵێ من پەیوەندیم بەو گروپەوە نییە و وێنەی منیان بەکارهێناوە. خۆ ئەگەر بیزانیا هیچ نەدزراوە ئەی وەڵا کاکە من هیچ نەدزراوە شتەکە هەیە بەس من لێ بێبەریم بالضبط ئەو ینی بە ضمنی احترافەکە بەوەی کە ئەم پارانە تەجاوزی لەسەر کراوە و سوء استخدام بەکار هاتووە. ئەجینا ئەیتوانی بڵێ کاکەشتیوان نییە ئەوە هەمووی دیعاەیە خەڵکی ناحەز ڕەنگە ئەماکەن ئەو کاتە وایێ. بەڵام بۆ معلوماتی جەنابەت من لە یەکەم ڕۆژەوە کاتێک کە لە کوردستان وتیان پارەکە ئۆکرێتەوە بۆ خەڵکی غەزە یەکەم کەس من ئاماژەم بۆ کرد کە زۆر زەحمەتە پارە بگاتە خەڵکی غەزە لەکبەر سەبەبێکی زۆر بەسیط. یەکەم ئەم پارەیە تۆ هەر کەسێک سەفەرەکە لە کوردستان و سەبڕی بۆ هەر شوێنێ لە فڕۆکەخانە نایڵن لە 10,000 دلار زیاترت پێ بێ لە هیچ فڕۆکەخانەیەکی دنیا نایڵن لەوە زیاترت پێ بڕۆی. تۆ کە یابێ بە نەقدی بردبێتت پارەکە کە بە نەقدی کۆگراوەوە و یابێ بەڕێی سیستەمێکی بانکی حواڵەت کردبێ. باشە حواڵەت کردبێ ئەگەر بۆ نمونە ئەگەر لە کوردستانەوە 7 میلیۆن دلار نێردابێ بۆ غەزە بۆ نمونە ئەم 7 میلیۆن دلارە چۆن چووە؟ ئەگەر بە سیستەمی بانکی چووە ئەوە لە غەزە بانک نییە، هیچ بانکێک نییە لە غەزە کار بکە.
ئەگەر لە ڕێی بازرگانێک کۆچووە ئێ باشە ئەگەر لەوێ ئەوان 7 میلیۆن دلار یان 2 میلیارد دلاریان هەیە بە کۆی گشتی و پارە کۆکراوەتەوە کەواتە غەزە پێویستی بە کۆمەک نییە ئەگەر بازرگانێک هەبێ خەڵکێکە بێ لە غەزا 2 میلیارد دلاری هەبێ ئەمان بچن پارەی پێ بگۆڕنەوە هیچ پێویستی کەواتە بەوە نییە. کاک مریان تۆ گومانە لێ لەو پارانەی کە لێرەوە کۆکرایەوە گەشت بنە غەزە؟ بەڵێ بەتاکید من هەر لە یەکەم ڕۆژەوە ئەوم و تۆ زۆر بە زەحمەتەشتی وا بگاتە غەزە ئەوەی کە علەمێکی کوردستان دانێن و ئەو فڵان کەس نانەوەیەکی غەزە بۆ نمونە ناوی ڕێکخراوەکانە نووسن ئاڵای کوردستان بەرزەکە ئەوە بەعکسەوە من ئەستان پێم وایە ئەوە هەندێک جار زیانیە بێ بۆ کوردستان بۆ سومعی کوردستان زیانێ بێت چونکە تۆ خەڵک پرسیارەکە ئێمە ببینە لای ئێمە خەڵک بە لە سۆزی خۆیەوەڵە من پارەم کۆ کردەوە و هینی شیرەکەی خۆم فرۆژیان دەخیلەکەی خۆم هەڵپسڕی بۆ ئەوە ئێمە لە ڕووی سۆزی ئاینداری و هەمومان بەشدارین لەوە حەزەکەین کۆمەک کۆکەینەوە لە هەر شوێنێک بێ چونکە ئێمە خۆمان قوربانی ئاوارە بوون و لێ قەومان بووین بەڵام کاتێک کۆمەڵگەی نێودەوڵەتی سیرەکە باسی ئەوە میلیۆن دلارێک لێرەوە چوە ئەرێ ناپرسی ئەمە چۆن ڕۆیشتووە ئەی باشە ناپرسێ حەماس تا ئیساچێ لە ناو لیستی ئەو ڕێکخراوانەیە کە ڕێکخراوێکی تیرۆریستین حەماس سەرپەرشتی کاروباری غەزەکە تا ئێستێشی لەگەڵ بێ ئەوەی کە باشە حەماس خۆی ئەڵێ ئەڵێ بەیان نامی هەیە بەیان نامەکەی بە واضح هەیە لە ساڵی 2024 دەری کردووە بە عەلەنی ئەڵێ ئێمە ئەو پارانە ئەو خۆیان ئاماژەیان بۆ کردووە کە وەقفی ئوممە کە بە یەکێکە لەو موسسانەی کە چەند ڕێکخراوێک لە سەرتاسەری جیهانی ئیسلامی و داعمیەکەن ئەو خۆیڵێک ئەم پارانە براوە بۆیە بەڕاستی ئەمە بابەتێکی خراپە بۆ کوردستان و مەفروض وایە بە ئالیەتی باشتر بگیرێتە بەر بۆ پارەکۆکردنەوە لە ڕێگەی ئومەمی متحیدەوە لە ڕێگەی ئەو موسسانەی ئەڕوان نەک بە دەستی خۆ تۆ پارە بخەیتە ناو گونیەیەک و بڵێ ئیبم بۆ ئەوێ یان بڵێ وڵا حواڵەم کرد بۆ ئەوێ دوایەوە تۆ زانی هەرچی پارێک ئیسە خەڵکی غەزە خەڵک ڕەنگە نەزانێت خەڵکی غەزە ئیسە پارەی ئیسرائیلی بەکارێنن باشە ئەمە لە ڕووی شەرعیەوە پارە تۆ ئەیکەی بە پارەی ئیسرائیلی لەوێ ئەمە دروستە لە ڕووی شەرعەوە من لە ڕووی شەرع قسە ناکەمەوە بەجێڵم بۆ لایانی مفتی و شەرعەزانەکان بەڵام بەڕاستی گومانێکی زۆر گەورە هەیە و لە یەکەم ڕۆژەوە من ئاماژەم بۆ کردو و ئێستش تاکیدم لەسەر ئەوەی کە هیچ پارەیەک کە بە مۆڵ کۆیەکەی تۆ بە کاش مستحیلە بە ڕێکوپێکی بکات. باشە کاک مەریوانیانی بە سەرەحتر بین لێرە لارێمی کوردستان هەندێک ڕێکخرا و دیارترینیان بەڕست حاجی کاروان ینی سەرپەرشتی کۆکردنەوەی پارانی دەکردکە دەچوو بۆ غەزە پارێکی زۆریش کۆ دەکرایەوە ڕۆژانیانی دەمان بینی ئەوە فڵان کەس دوو دەفتەریە ئەوە گەنجێک 5 میلیۆن پارێکی زۆر بوو ئەی تو گومانە لێ ئەمانە گەشتە بن من بەبێ ناوهێنانی شخص چکە تەنیا حاجی کاروان نییە لە چەند شوێنێکەوە کەسی دیکەشن لە چەند شوێنێکوتم دیارترینیان ئەو بەڵێ ئەو پارانە بەڕاستی وەکوتم هیچ ئیسپاتێک نییە ناتوانێت بە هیچ شێوەیەک ئیسپاتی کا بە وسوڵات و بە سیستمێکی بانقی بڵێ ئەم پارە گەیشتووە خۆ باش ئەم پارە ئەگەر حواڵە کراوە ئەبێت لەوێ ئەو کەسێک کە حواڵەی کردووە وەستڵەیەک شتێکی بداتێ بڵێ من ئەوەنە پارەم وەرگرت لێرە و ئەوەنیش ئەم وەستانە ئەوەنە شتمان کڕی بۆ ئەوێ جارێک بڵێ وەڵانی کیلۆی نیسک بە 20 دلار و جارە بڵێ کیلۆیەک پەتاتە بە یعنی دروستکردنی ئەم منجەڵە شۆربا و بەریانی و ئەو هەرگیز ئەوە 2 میلیارد دلار ئەخر 2 میلیارد دلار هی ئەوە نییە کە تۆ مساومەی ئەو بابەتی پێ بکەی اینجا بەڕاستی کاتێکم باس ئەمە لەگەڵ جەنابەت باسەکەین ئەم بابەتە شۆڤەکەین نابێ لایەنە ئیسلامیەکانی کوردستان و ڕێکخراوە ئیسلامیەکان ئەمانە هەمووی بخەنە سەر خۆیان یەکسەر وا بزان ئەوان تۆمەتبارن ئەمە لە سەرتاسەری عالەمی ئیسلامی ئەمە کراوە دوایەوە مشکلەی ئەم بابەتی تەجاوزکردن لەسەر پارەی کۆمەک هەر لێرە نییە لە سوید بینیت لەو ڕۆژانەی پێشوا کە چ پارەیەکی لە سوید براوە لە بەریتانیا بینیت ئەو بەناوی دروستکردنی مزگەوت و لە ناو سەتڵ پارە کۆکەنەوە سەر مێزەکان لە هەموو شوێنێکی دنیا ئەم تەجاوزەیە ئەبێ ئەوان هەوڵ بدەن کە عیلاجی بکەن ئەبێ خەڵک قەناعەت پێ بکەن کە ئەم پارەی کۆکاتەوە بەم ئالیەتە ئەگاتەوێ بەڵام بەو شێوەی تۆ پارەیە کۆکەیتەوە خەڵکە گریێنیت و ئەو ڕۆیشت و ئەشبینی خەڵکی غەزە هەمووی ئەبینی کاتێک کە بارێک شت ئەڕاتەوێ بە چ وەزعێک باشە کاک مەریوانم ئەتفو سۆزە بۆ غەزە لە چیوە سەرچاوی گرتووە ئەگەر ئیمان و ئاین بێ ئەوە لە سوودانە بۆ نمونە حوشێوەی خەڵکی غەزە لە زەحمەتیان بەڕاستی لە برسێتیان نەکردتەنیا سوودان و غەزەت زۆربەی ئەو شوێنانەی کە موسڵمانان تیا ئەچەوسێنەوە زۆر وازحن هەر لە سینەوە سەیری کە تا ئاگاتە بۆرما و میانمار تا ئاگاتە کوردستانی خۆمان کاتێکە لێمان قۆما و لەو شاخانە بووین چوینە ئەو شاخانە
ئادی چییە بوو چەند وڵاتی دنیا ئاوا ئەو ڕێکخراوانە هاتن تۆ چەند ڕێکخراوت بینی نازانم ئەگەر تەمەنت لەو کاتا گەیشتوێت ئەوەی سێرت کرد من هیچ کەسم نەبینی ئەوەی کە هات ئێرانیەکان خەڵکی ئێران خۆیان لە ماڵی خۆیان شتێکیانە داینێ بۆی کە لە برسان ئەمرین بەس نەمبینی هیچ ڕێکخراوی لەسەرمان بێ ئەو هەموو چیمیا باران و ئەو هەموو ئەنفالەی بەسەر کوردستان هات من بەڕاستی هیچم نەبینی لەوانە لە کاتێک ئێمە مسلمانین هەموو خەڵکی 95% خەڵکی کوردستان مسلمانە لە سوودان ئەو دوو گروپەی شەڕەکەن مسلمانن هەمووی ئەو خەڵکی ئاوارە بۆ هەمووی مسلمانە بەڵام سێرەکەی ئەستەن هیچ باس نییە هەر نەباسی ئەو ئەسەن پێشیان خۆش نییە کاتێک ئێمە باسیەکەی ناڵێن کاکە بە فریای ئەوە بڕۆ قسەمان پێڵێن بەڕاستی ئەم بابەتە مەفروض وایە کە لایەنە ئەو ڕێکخراوانە بە دڵێکی فراوان ئەم بابەتە وەرگرن خۆشەر نییە کە ئێمە باتم باس کرد بڵین وڵا ئەوانە دزیویانە ڕەنگەوانە ڕەوانیان کردو لە شوێنی کە تەجاوز کرابێت پشتیوانی جوولەکە و ئیسرائیل بی یەکسەر بڵێ پشتیوانی جوولەکە و نازام زایۆنی و ئەوانە من خۆم دکتۆر علی خەلەداغی زۆر باشە ناسم لەو باوەڕام کەسێکی نەزیهە لە ڕووی مادیە و کەسێکی زۆر نەزیهە و خێرخوازە بەڵام کە لەژێر ناوی ئەو بەکارێنن بۆ هەندێک تەجاوزات ئەبێ خۆی هەڵوەستە بکە ئەبێ ڕێکخراوەکانی ئێرە هەڵوەستە بکەن لە جیاتی ئەوی کە یەکسەر بێن ئێمە تۆمەتبار بکەن و جەنابەت تۆمەتبار بکەین لە بەرەوەی خەبەرێکی وات باس کردووە بڕۆن بە تاشید بکەن بزان ئەم پارانە گەیشتووە یان نا تۆ کەسێک گەێنی لێوە ئەڵێ وەڵا ئەوە من خەڵکی غەزەم و شتەکان پێمان گەیشتووە و ئەوە نابێت بەو شێوە مەفروض وایە بە وسوڵات بە مستەمسەکات و نایشبێت تۆ داوای بەڵگەینم لێ بکەن ئەوانە نابێت داوای بەڵگەی بانک و نازانم وەسی بانک چکە بە بانک نەچووە ئەمە هیچ شتێک لەمانە بانک نەچووە ئەگەر بە بانک نردوانە با ناوی ئەو بانکە بڵێن کە لێرەوە ڕوا ئەستەن هەموو بانکەکانی عێراق ئیسا حەزری لەسەرە هیچ بانکێک ناتوانێت پارە حواڵەکە بە $1,000,000 و بەو شتانە لەبەرەوە بەڕاستی ئەم بابەتێکی گەورەیە خەڵک ڕەنگە بە بچووکی سێری ڕێکخراوەکانی کوردستانیش دەستیان لەمەدا هەبێ یان تێوە گلابن یان لانی کەم فێڵیان لێ کرابێ ڕێکخراوەکانی کوردستان تەسەورەکەم هەمویان لەم پیان خۆش نییە کە ئەم بابەتە بێ هەمویان ئەمەیان پێ خۆش نییە بەڵام لە ڕاستیە بەرگریکردنیان لەو فەسادەی کە بووە سووربوون لەسەرەوەی کە هیچ نەدزراوە هیچ خراپ بەکار نهاتووە ئەمە گومانە خاتە سەریان بۆیە بەڕاستی مەفروض وایە ئەوان بە دوایە بگەڕێن بزان بۆچی فەوتاوە بچن بە شوێنەوە میدیانە ئێمە باز ناکەین خۆ هەموو میدیاکانی دنیا باسیەکە هەموو فەزایەکانی دنیا هەموو کەناڵەکان ناکرێتەوە بڵێ ئەمانە هەمووی سەر بە زایۆنی و سەر بە ئیسرائیل و نازام ئەوانن بگەڕێن باشترە بزان بڵێن ئێمە پارەی خەڵکە ئەو خەڵکە لە کاتێکا 3 مانگ جارە موچە وەرەگرێ لە دەمی خۆی گرتوتەوە خەڵکی کوردستان کاتێ تەسلیمی تۆیە کات ئەبێ بزانی ئەوە بە ئەمانە تۆ ئەگا نەک لە جیاتیەوە بڕی وڵا لە داخی تۆ ئەوەی ترپارەیان کۆ کردەوە ئەوانە ئەمە بەڕاستی دیاردەیەکی باش نییە باشە کاک مەریوان ینی ئەم قسانەی تۆ بۆ سارکردنەوەی خەڵکە لە کۆمەکردن لە کاری خێرخوازی یان بۆ ڕێخستنەوەیەتی نەخێر بە پێچەوانەوە من ئەستان جارە پێم وتومە خەڵکی کوردستان ئەوەی کە ئەو پارەی کۆیان کردوتەوە بیبن بۆ شوێنانەی من ئەم ساڵ خۆم چوومەتە دەیان گوندی کوردستان کە جانتای مەکتەبیان نەبوو مناڵەکانیان بیکڕن جانتایان نەبوو پێ بچن بۆ مەکتەب لە ناو علاگا جانتایانە بۆ خۆم چوون بۆ ئەوێ لێ ڕێهندێ ڕێکخراوە ئەو کارەمان کرۆ بۆیە بەڕاستی ئەمە بە هیچ شێوەیە بۆ ئەوە نییە کە خەڵک ساردێتەوە لەوە تەمەناکەم خەڵکی کوردستان وەزعیان باش بێ پارە هەتا پیانەکە یارمەتی بدەن بەڵام خاریەکە خۆی ئەتوانێ هەر یەکەمان ئەوەندە معانات و وەزعیە کە بتوانێت لە ڕێخۆیەوە ئەوە بکات نەک لەم زروفەی کە 3 مانگ جارێ موچە بێت بۆ ئێرە و اینجا ئێمەش 5 ملیۆن نازام دۆلار بنێرین بۆ دەرەوە کە بەم شێوەی کە باسی کرێت کە نازانی بەڕاستی ئایا بۆ کوێ ڕۆیشتووە چەنی گەیشتووە بە ئێوە چەنی نەگەیشتووە. بەڕێز کاک مەریوان نەخشبەندی شارەزا لە کاروباری ئاینەکان سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ وتەکانن هەڵبەتە لە دڵسۆزیە بۆ کاری خێرخوازی و پارەی کە خەڵک کۆی دەکاتەوە لە دەمی خۆی دەگرێتەوە و دەینێرێ بۆ وڵاتانی دیکە سپاس بۆ بەشداریکردن بەخێراتی.